كتلبي وهي كلابولي الشاشة كم صال كدرجة بلين كم امتحان يعني دوامي باجنا بيت بلين هاني أنا لين بوصالي دهاتو خود بيلا روا أوت تاتن إسفادة اللي كات كأخوي بيلا تو بوصالي دهاتو درجة باجة هنا وكوصالي كم خۆی تەمەەن ئەو پرسیارێکی زۆر گرنگ و مهمە تەمەنا دەکەم مدیر دایک و باوک توێژەر و کەسانێک کە شارەزان لەو قوتابخانەیە ڕۆڵیان هەبێت لەمە چکە لێتان ناشاین و زۆر جار قوتابی پەشیمانە لەوەی کە خۆی هێشتوتە بەڵام لە شێر کاریگەری برادر و هاوڕێکانە یان بەعکسەوە ئەم قوتابیە بۆ نەخۆی ئاستی نزم بووە و ئاستی توانا و تاقەی زۆر کەم بووە بەڵام لە بەروی هەندێک برادری ئەڵێن ئیمتیحانەکەم ڕۆشتووە کەواتە بە هەردوو دیوەکەی هەمانە خۆهێشتنەوە هۆکار بوو بۆ زەردانی ساڵی داهاتوو مستەقبەلی فەوتاوە و دەرەجە باش و چاکەی نێناوە بەعکسەوە هەندێکمانەیە کە خۆزگە خۆی بێشتاتەوە بۆ 50 52 53 نەڕۆشتایەکە هەتا مردن لەوە چێ ناوی نێتەوە لە زانکۆ حکومی و پەیمانگا حکومیەکان و ڕەنگە دارایشی وەکو پێویست نەبێت کەواتە بەڕاوێژکردن لەگەڵ مامۆستای مختصە بەڕاوێژکردن لەگەڵ قوتابەکانە بەڕوونکردنەوەی توێژەرەکان یعنی مەعاتن چیەکەن کە کویان دەکەن و لەو مەکتەبانی خۆمان دەڵێن چی قوتابی بەڕێزەکان نمرەی قوتابخانە زۆر قیاس نییە ئەمە یەکەم دووەم کاتێک کە لێرە لاواز و زەعیفی بەڵگە نییە لەسەوەی کە لە بەکەلۆری باش نابی سێم دەرەجەی ئێرە و نمرەی ئێرە بەڵگە نییە لەسەرەوەی کە لەوێش زۆر باشە بی تکایە ئاگادار بە 89 ئێرە هەڵ نەخڵەتی نۆک پشتی لێ بکاتەوە چکە هەردوو دیوەکەمانێتە لە بە زاڵمە خاڵی چوارەم تکایە بڕیاری خۆت مستەقبەلی خۆت مەخەرە چنگی کچ و کوڕەکان بە برادرێک بڵێ تۆ خۆت هێڵیتەوە کاتە منش خۆمە هێڵمەوە تۆ خۆتەکەی بە 2 ساڵە کاتە منش خۆمەکەم بە 2 ساڵە تۆ ئەیکەی بە تەحسین معدەل کاتە منش یەکەم بە تەحسین معدەل چکە هەمیشە پیانەڵێن عەقڵی تۆ مێشکی تۆ دڵ و دەرونی تۆ بڕیاری تۆ ماڵی تۆ گیرفانی تۆ عەرز و ئاسمانی فەرقە 180 دەرەجەی فەرقە لە چاو برادرەکانتە چکە ڕەنگە برادرێک خۆی لە ئەوڵی ساڵ و نەیخوێند بێت تۆ بۆچی مستەقبەلت دفەوتێ کەواتە بەم ڕاوێژکردن و بەم گفتوگۆیە بڕیار ئەدەی زۆر باش و چاک و مەزبوط خاڵی ئەخیر کە گرنگ بوو لەگەڵ قوتابەکە ئەڵێ چی ئەڵێ زۆر باشە جارێکم بڕیاری خۆشتنەوە مەدە جارێ 5 دەرس بکە با بزانین چۆنە کاتەوەش تۆ ورەیەکی ئەدەیتێ حماسەتێکی ئەدەیتێ چانسێکی ترێ دێتێ کە قوتابی وا هەبووە من چانسم داوێت و مکاکە خۆت نایڵی تۆ باشە وەرە 4 دەرس امتحان کە دەوری یەکەم چوارەکە نزیکی 80 ئەوە نێناوە دەوتمە زەحمە نەبێت لەو سیانی تریش 80 ئەوەیەک بێنە بڕۆ هەتا مردن مەمنوونە لە دکتۆر ئازاتی تۆ نەبووە من ئەو ساڵە خۆم هێشتەوە کاتە تۆ وەکو وتم قۆناغێکی مراهقی قۆناغێکی گەنجانەیە پۆلی 12 زۆر هەستیارە ینی بڕیاری تەندروستی بۆ نادرێ بەڵام بە هاوکاری مامۆستا و اختصاسەکە و پسپۆڕێکان و توێژەرەکە ئەتوانین بڕیارێکی زۆر باش و چاک تەنانەت ئەگەر بگاتە ئەوەی کە خەڵکێکی تریش هاوکارێت بێ شتێکی زۆر چاک و مەزبوط